بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه أجمعين. أما بعد، السلام عليكم ورحمة الله وبركاته. پێشەکی داواکارم لە خوای پەروەردگار دڵەکانمان پاک بکاتەوە، پڕی بکات لە نووری ئیمان. خوای پەروەردگار خۆشەویستی و برایەتیمان زیاد بکات. خوای پەروەردگار هەرچی ئەخلاقی جوانە پێمان ببەخشێت و هەرچی ئەخلاقی خراپیشە خوای پەروەردگار لێمانی دوور بکاتەوە. مامۆستانی بەڕێز و خۆشەویست، خۆم بە خۆشحاڵ دەزانم بۆ جارێکی تر بە ئێوەی بەڕێز و خۆشەویست بگەمەوە بۆ ئەوەی پێکەوە بچینە خزمەت فەرمودەکانی پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم کە کۆکراوەتەوە لە پەرتووکێک بە ناوی ئەلئەربعین النەوویە. ڕەحمەت و بەخشندەی ئەڵڵا سوبحانەهو وتەعالە بڕژێ بەسەر دانەرەکەی کە ئیمامی نەوویە. ئەمڕۆ بە یارمەتی خوای پەروەردگار دەچینە خزمەت فەرمودەی 35. فەرمودەی 34 دەربارەی چی بوو؟ من رأى منكم منكرا فليغيره بيده. ئەگەر ئەوە نەبوو فبلسانه، ئەگەر ئەوە نەبوو فبقلبه وذلك أضعف الإيمان. ئەمڕۆ دەچینە خزمەت فەرمودەی 35 کە ئەبوو هورەیرە ئیگێڕێتەوە بۆمان. عن أبي هريرة رضي الله عنه قال قال رسول الله صلى الله عليه وسلم لا تحاسدوا ولا تناجسوا ولا تناجشوا ولا تباغضوا ولا تدابروا ولا يبع بعضكم على بيع بعض وكونوا عباد الله إخوانا. المسلم أخو المسلم لا يظلمه ولا يخذله ولا يكذبه ولا يحقره. التقوى هاهنا، ويشير إلى صدره 3 مرات. بحسب امرئ من الشر أن يحقر أخاه المسلم. كل المسلم على المسلم حرام، دمه وماله وعرضه. رواه مسلم. فرمودێکی زۆر گەورەیە. ئەم شەریعەتەی ئێمە، شەریعەتی ئیسلام، بە بەردەوامی هانی موسڵمانان دەدا لەسەر چی؟ لەسەر برایەتی و خۆشەویستی، لەسەر تەبایی، لەسەر یەکڕیزی. و ئەم خاڵانە کە برایەتیە، خۆشەویستیە، تەباییە، لە مەقاسیدە گەورەکانی شەریعەتی ئیسلامە. بۆیە ئەبێ موسڵمانان بەڕاستی لە نێو خۆیاندا ئەم ئەخلاقە جوانانە بەدی بکەن، بەرجەستەی بکەن، پەیڕەوی بکەن، دیار بێ پێیانەوە. و هەروەها پێچەوانەی ئەمە چییە؟ هەمووی ناکۆکی و ناخۆشی و دووبەرەکی و ئەوانەیە کە ئەم شەریعەتە ئیسلامە چیەکات؟ نەهی لێ دەکات کە موسڵمانان خۆیان بە دوور بگرن لێی، پەیڕەوی نەکەن. جا بۆیە ئەگەر تەماشای ئەم فەرمودەی پێغەمبەر بکەین صلی الله عليه وسلم کە ئەبوو هورەیرە گێڕێتەوە، بەچی دەستی پێ دەکا؟ لا تحاسدوا. یعنی ئەمە صفەتێکی زۆر ناشرینە کە ئینسانی موسڵمان هەیبێت. ئەسڵی ئەم صفەتە لەکوێ سەرچاوی هەڵگرتووە؟ لە شەیطانەوە. و لەسەر زەویشە ئێستا کۆمەڵێک هەن کەوا صفەتیان حەسوودیە. کێیە؟ یەهود صفەتیان حەسوودیە. جا ئینسان بەڕاستی کە کاتێک ئەچێتە تەوری حەسوودیەوە، هەم صفەتی شەیطان هەڵدەگرێ، هەم صفەتی جوولەکەش هەڵدەگرێ. جا بۆیە ئینسان ئەبێ خۆی بە دوور بگرێ. بۆیە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام نەهی دەکات کەوا ئینسان ئەم صفەتەی نەبێ کە حەسوودیە. لا تحاسدوا، واتە حەسوودی بە یەکتری مەبەن، حەسوودی بە یەکتری مەبەن. زاراوەیەک هەیە یان مستەڵەحێک هەیە بەرامبەر حەسوودیە بەڵام جائیزە، غیبتەیە. باشە پێناسەی حەسوودی چییە؟ حەسەد چییە؟ پێناسەکەی چییە؟
هەر نەیمێنێ بۆ خۆتیش نەبێ بەس هەر نەیمێنێ وایە هەر نەیمێنێت ئەی غیبتە وایە تەمەناکەی خۆزگە ئەخوازی تۆش وەکو ئەو هەبێ و نیعمەتەکە لای ئەو بمێنێ بۆ تۆش ئەو نیعمەتە هەبێت ئەو نیعمەتە هەبێ. ئیبن تەیمیە ڕەحمەتی خوای لێبێ پێناسەیەکی زۆر دەقیقە ئەڵێ بەس حەز نەکردنت کە ئەو نیعمەتە لای براکەت بێ ئەو حەسوودیە ئەگەر نیعمەتەکەش لای ئەو بمێنێتەوە بەس حەز نەکەی کەوا ئەو نیعمەتە چییە لای ئەو برایەتە ئەوە ئەڵێ ئەچێتە چوارچێوەی چیەوە حەسوودیەوە چوارچێوەی حەسوودیەوە. ئەمە یەکەمیان وەلا تەناجەش و تەناجوش چییە لە معاملاتە پێت خۆش بێت زەرەرکە ینی بۆ خۆتیش نییە شتەکە یان ئەوەتانێت سعرەکەی زیاد دەکات سعرەکەی بەس ئەوەی کە کابرای مقابل چییە زەرەر بکات اینجا بۆیە نابێ ئەم جۆرە مامەڵەکردنە لە نێوان مسلمانانیش هەبێت هەر مناجەشەت و فی البەیع چییە ئەن یەزیدە فی السلعة وهو لا يريد شراءها یعنی خۆی نایە بیکڕێت بەڵام چییە زیادی دەکات ئەوە لە ناو بڵێن خاستن لە معرەزەکان هەیە کڕین و فرۆشتنی سیارەکان بەڵێ هەر زیادی دەکات خۆشی نایکڕێ هەر ئەوێ زەرەر بگەێنێ پێی زەرەری پێ بگەێنێ لكن يريد الإضرار بالمشتري أو نفع البائع يعني وتاني زەرەر بگەێنێ بەوەی کە کڕیارە و هەروەها چییە سوودیش بە فرۆشرار ئەوەی کەوا دەفرۆشێت یان هەردووکیان پێکەوە ئەلمهم ئەم کابرا لەم بەینە ئەم یاریە دەکات یانی سە بۆ نمونە کابرا لە بازار شتێکی عرض کردووە بۆ نمونە بای 10,000 دینارە ئەم چی دێت ئەم دێت کاڵێ کاکە نە ئەخاتە سەری 12,000 15,000 هەر زیادی دەکات ئەوە نییە خۆشی بکڕێت بەس چییە ئەوێ لەو بەینە ئەم تەناجوشە بکات ئەم زەرەرە بگەێنێت هەم مشتریەکە و هەروەها ئەگەر هینێکی شەبێ هەندێک جار اتفاقیش دەکەن کابرا لەو لاوەچیە دێت زیاد دەکات ئەمە ئەم جارە کێ سوود بە کێ گەێنێ بەوەی کە دەیفرۆشێت هیچیش نییە لەو بەینا هیچ نییە خۆی ینی هیچ وەکو چۆڵی مەحەلی لێ عرابان نییە بەس ئەو یاریە دەکا هەندێک جار نە اتفاقەکەیە کە ئەگەر زیادی کرد دوای نسبەیەکی بداتێ جا ئینسانی مسلمان بەڕاستی ئەبێ ئاگداری ئەو جۆرە مامەڵەکردنە بێت وەلا تەباغەضوا ئەمەش ئەو ئەگەێنێکەوە ئینسانی مسلمان بەڕاستی نابێ ڕقی لە برا مسلمانەکەی بێ ڕقی لێ بێ دائیمەن مامۆسایان ئێمە قاعدەیەکی گەورەیەش هەڵقوڵاوی فەرموودەیە الحب في الله والبغض في الله يعني حتى ئەگەر ڕقتش لە برایەکە بێ ئەبێ لەبەر خوا بێت بۆچی ڕقت لێتی ئەگینا هەروە ڕقت لێ بێ لەبەر هەوا و نەفسی خۆت لەبەرەوەی لەگەڵ تا ناگونجێت لەبەرەوەی لەگەڵ هەتا ممکن هاوفکری خۆت نییە بە شێوەیەکی تر بیرەکاتەوە یعنی ئێستا لەم سەردەمە زۆر بووە وەلاءات بەڕاستی وەلائی حەقیقی بۆ ئیسلام کەم بۆتەوە وەلاءات سێرەکەی هەندێک جار بۆتە مەسلەی نەتەوایەتی مەسلەی حتا ئەحزاب مەسلەی حتا ڕێکخراو ینی ئەم وەلاءاتانە هەمووی ئەبێ لە خزمەتی وەلاء حەقیقیەکە بێ وەلائی تەواومان بۆ کێیە بۆ ئەڵڵا بۆ پێغەمبەر بۆ ئیمانداران ئەمە ئەبێ بەو شێوازە بێت نەکۆ تۆ وەلاءت ینی خۆشەویستیت ئیتر وەلاء و بەڕاکەت لەسەر چی بێ لەسەر شتێکی دنیاوی بێ نە ئەبێ ئینسان ئاگدار بێت دوای ڕقی لە برا مسلمانەکەی نەبێتەوە و هەروەها ئەوەشی کەوا هۆکارە بتگەێنێتە ئەو ڕقبوونەوە ئەبێ ئەوەش نەمێنێت چونکە هەندێک جار هۆکارەکان وا ئەکات کەوا تۆ ڕقت لە برا مسلمانەکەت بێت ئەبێ ئینسان بەڕاستی ئاگدار بێ وەلا تەدابەڕوا تەدابور چییە تەدابور ئەوەیە کەوا پشت لە یەکتری مەکەن اینجا ئەمەش دوو جۆرێکیان ئەوەیە کە هەر بەتاواتی وەکو چۆن بڵێ حسی بێت پشتی لێ دەکات هەندێک جارەیە سێرکەی سوبحان الله کێشە و مەشاکلێکەیە لە نێوان دوو برا لە کۆبوونەوەیەک لە بۆنەیەک کە ئەگەنە یەکسەر
ئەم پشتەکاتەوە ئەو پشتەکاتەوە کەنەوە برای لێوێ موجود نییە حەز ناکە بیبینێت حەز ناکە ببینێ ئەمەتان وەلا تەدابڕوو اینجا دوای ئەوە یان لە ڕەئی لە بۆچوونە ینی بۆ هەر وەک چۆن بڵێ ئیتر حەزەکات ئەو برایە بۆچوونێکی ئەم حەزەکات چی بێ پێچەوانەی بێ نابێت ئینسانی مسلمان بەڕاستی نابێ ئەو تەدابڕەی هەبێت ولا يبيع بعضكم على بيع بعض ئەمە شێوازەکەی چۆنە لە کڕین و فرۆشتنە پێی دەڵێ وانە بە کابرای ئەوەی کەوا بائعە پێی دەڵێ کاکە گیان پێی مەفرۆشە من زیاتر دەدەمێ باشە یان بە کابرای کڕیار ئەڵێ کاکە لێی مەکڕا من بە کەمتر دەیدەن پێت ینی بۆ نمونە ئەگەر بای 10,000 ئەڵێ کاکە من بە 9,000 دەیدەم پێت لێی مەکڕە نابێت مادام مامەڵەکە کراوە تەواو ئینسان نابێت بەڕاستی ئەو جۆرە مامەڵانە بکات لە بواری نیکاحی شەشتیوە هەیە بەڵێ ئەوەش هەر نابێ ئینسانی مسلمان بەو شێوازە بێت لە دوای ئەم کۆمەڵە ینی ئاگادارکردنەوە نەهیانە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەیکات و ئەبێ ئێمە بەڕاستی ئاگادار بین و نزیکی نەکەوینەوە چی دەفەرمێت وكونوا عباد الله إخوانا وكونوا عباد الله إخوانا يعني وكو برابن أمش هالقلاوي تشيا إنما المؤمنون إخوة إنما المؤمنون إخوة إن جابويا برا يعني أو برا كوا لحديثك خنمان يحب لنفسه يحب لأخيه ما يحب لنفسه أوي بو خوي بي خوش بو براكي أبي بي خوش بيت أو معناه براي حقيقية جابويا ليرة على وكونوا عباد الله إخوانا المقصود منها الحث على هذه الأخوة براسي أما هاندانك كوا إما أبي بوشي وازبين عباد الله إخوانا إن جا دواي فرميت روني دكاتوا المسلم أخو المسلم مسلمان براي مسلمانا جماعة مسلمان براسي إما كاتك والله أنفر مدانة دخوينين وتماشاي حالي مسلمانان دكي بزيمان بخومان ديتوا بزيمان بخومان ديتوا إلا ما رحم ربي إباشا مسلمان براي مسلمانا أمهم ناكوكي وناخوشي يعني حتى هندي جارة قالت الظلم مستم هر مسلمان إلا مسلمان ديكات أما حالتك يعني براستي نازم تشي بقى بتشون وصفي بكم نابي مسلمان بوشي وازبيت نابێ کۆمەڵگەی مسلمان بەو شێوازە بێت ینی ڕاستە اختیلاف دەبێت ڕاستە ینی مەشاکل دەبێت بەڵام نابێ بێتە دیاردا نابێ ئەساسەکە ئەوە بێت نە ئەساسەکە ئەمەیەکەوە ئێمە ئەبێ برای یەکتری بین ئێتۆ برا یعنی چی سەبرا ینی ئەو معنە حەقیقی برایەتیە خۆشەویستیە یەکریزیە کاڵە کاڵ زۆر لە ناو مسلمانان زۆر کاڵە ئەبێ بەڕاستی بە خۆمانە بچینەوە ینی ئێمە ئەو دیمەنەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لەگەڵ سەحابەکان لەگەڵ یەکتریا بینە پێش چاوی خۆمان بزانین چۆن بوونە ئێگەر برایەتی حەقیقیەکە نەبوایە ینی بەڕاستی و دینە بەو شێوازە بڵاو نەدەبوویەوە هەمویان وەکو یەک اختلافش هەبووە وجهاتی نەزەر هەبووە هەندێک جار مخالەفە هەبووە بەڵام شتێکی نامۆ بوو یعنی وەک چۆن بڵێ ئیتر تاوانێکی گەورە بووە کە برایەک لەگەڵ برایەک قسە نەکات یان برایەک قسە بە برایەک بکات ئەوە دیاردە نەبووە بەڵام ئێستا پێچەوانەیە خوا پەنامامدا ینی ئەوەی کە مسلمانان کۆ دەکاتەوە چییە بەرژەوەندیەکە نەما ئیتر سەرەکەی پشت لێکتریەکەن جایسە دێنە سەر ینی بزانە مسلمان کە برای مسلمانە یعنی چی المسلم ئەخو المسلم لە وەلاءە لە خۆشەویستیە لە ئامۆژگاریە لە شتی تر لا يظلمه تەماشا بکە نابێ زوڵم و ستەمی لێ بکە نابێت مافەکانی بخوات نابێت تەعدای لێ بکات نابێت ئەوەی کە هین ئەوە ئەم بێت دەست بگرێت بەسەریا نابێت ئیتر لە ئوموری مالی دەبێت لە دیما دەبێت لە خوێن دەبێت لە ناموس دەبێت ئەمە نابێت ولا يخذله والله
ئەمە ئێستا گەر تەطبیقی بکەینە سەر خۆمان بەڵام بەس ئەوەی تایە کە بڵێن خوایە بە بەزەی خۆت ڕەحممان پێ بکە لەبەر ئەوەی کە دەکرێت بەرامبەر موسڵمانان لە جیهانە بە تایبەتی لە غەزە کە هیچ دەسەڵاتێکمان نییە بۆیان بکەین لا یەخذیلوه یعنی ئینسانی موسڵمان لە کاتێکا کەوا موسڵمان پێویستی بە تۆیە نابێت چییە تووشی خوذلانی بکەی سەرشۆڕی بکەی مناسەڕەی نەکەی سەری نەخەی دیفاعی لێ نەکەی باشە براکانم مامۆستایان لا ولا یەخذیلوه یعنی ئەوەی کەوا لە شوێنێکە مافی بەسەرمانەوە کە ئێمە دیفاع و بەرگری لێ بکەین نابێ ئێمە لەوێ پشتی لێ بکەین هیچ بەرگریەکی لێ نەکەین هەتا شێخ میثالێنێتەوە نمونێنێتەوە یعنی وەکۆتانێک کابرایەک زوڵم لێکراوە ستەم لێکراوە و ئەو کابرای تر زوڵمی لێکا قسەی پێ دەکا ئەم دێت چییە پشتگیری کێ دەکا خۆیە بێ ئەوەی کەوا زوڵم لێکراوە پشتگیری ئەو بکەی ئەم دێ ماساو بۆ کێکە بۆ زاڵمەکە دەکات لەوەیە مافی ئەو برایکەوە پێویستە هەر بڵێ کاکە لەخوا بترسە باسی مەکە نە ئەڕوا چییە دیفاع و پشتگیری زاڵمەکە دەکات پشتگیری زاڵمەکە دەکات ئەوە حەدیثێک ترمان هەیە ئونصر ئەخاکە ظالما ئەو مەظلومە ولا یەکذیبه ئەمەش ئەوەتانی هەواڵی پێ نەدات بە درۆ دووش دەگرێتەوە هەم قەولی هەم فعلی قەولەکە چییە وەکو بڵێ ئەم شتە ئاوها ڕووی داوە باش ڕووی نەداوە ئەوە زۆرە ینی سێرەکەی حەقیقەتەکەی پێ ناڵێ نە درۆکە لەگەڵێ دوور لە مەجلیسە فعلەکە چییە بۆ نمونە ئەوەیە کە شتێکی پێ بفرۆشێ ئەو شتە چییە عیبی هەیە بەڕاستی ئەوی زۆر زۆرە یعنی کابرا ئەڕوا تەماشا دەکا سیارەیەک بریقەدار جوان غەسل کراوە تەماشای دەکەی ئەڵێ ئەمە سیارێکی زۆر نایابە سیارێک و ئۆتۆمبیلێکی زۆر باشە بابی کڕم نازانێکەوە عیبێکیە بەڵام بۆ تۆ کابراش پێی ناڵێ عیبەکەی ئاوها یەک دوو سێ چوار نا هیچ قسە ناکە هەر کاتێک دەڕوا لی دەخوڕێ ماوەیەک دوای سەرەکەی مەکینەکەی ئەستا بۆ نابێت یعنی بەڕاستی ئینسان نابێت ولا یەکذیبه یعنی درۆ لەگەڵ براکەیە بکات ولا یحقیره ئەوەش ئەوەتانێکەوە بە چاوێکی کەم تەماشای براکەی نەکات ئەوەش هەیە بەڕاستی یعنی تەماشا دەکەی هەیە خوای پەروەردگار پێی بەخشیوە پارێکی پێبەخشیەوە بۆ نمونە ئیتر تەماشای برا موسڵمانەکەی دەکات کەوا فەقیرە هەژارە بە سووکی تەماشای دەکات یان هەیە خوای گەورە علمی پێبەخشیوە تەماشا دەکەی لە جیاتی ئەوەی کە شکری خوای پەروەردگار بکات لەسەر ئەو علمە کە ئەڵڵا سوبحانە وتەعالە پێی بەخشیوە تەماشای غەیری خۆی دەکات لە تاڵەبی علم کەوا هیچ نییە بە سووک تەماشای دەکات ئەوەی کە لای منێ لای ئەو نییە ئەوەی کە من عالەمی زەمانم نا بەڕاستی نابێت ینی بە چاوێکی سووکەوە تەماشای برا موسڵمانەکەمان بکەین و خۆشمان لەو بە گەورەتر بزانین دێت پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسسەلام بە شێوازێک کە ئەیەوێت پێمان بگەێنێت بە کردار التەقوا هاهونا ويشير إلى صدره خۆ دەیتوانی بفەرمێ التەقوا في القلب تەقوا لە دڵدایە بەڵام ئەمە تەئسیری زیاترە مامۆستایان التەقوا هاهونا التەقوا هاهونا واتە تەقوای ئەڵڵا سوبحانە وتەعالە لەکوایە لە دڵدایە لە دڵدایە ئینجا بۆیە نە لە زمانە نە لە ئەندامەکانی لاشەشە بەڵام زمان و ئەندامەکانی لاشە شوێن کەوتووی کێن دڵ لەبەرەوەی پاشایە سوڵتانە حاکمە دڵ ئەلا وئین فی الجەسەد مضغە ئەو مضغەیەیە کە چییە ئیتر دەسەڵاتی بەسەر
ئەندامانی لاشەوە هەیە ويشير إلى صدره 3 مرات تأكيد كاتوا پێغەمبەری خۆشەویستمان صلى الله عليه وسلم كوا تقوى لەکوایە لە دڵدایە 3 مرات يعني واتاڵێ التقوى ها هنا التقوى ها هنا التقوى ها هنا بۆ لەبەر ئەوەی دڵ مسەیتەرە و چاودێرە و ئیتر ئەندامەکانی لاشە لەوێەوە ئەوامر وەردەگرێن. كل المسلم على المسلم حرام بحسب ليرة شيء حسب ليرة يعني بسب أو كسا يعني جناح تاوان بحسب امرئ من الشر أن يحقر أخاه المسلم يعني أما دووبارەی دەکاتەوە تەکیدی دەکاتەوە کە ئینسان نابێ بەڕاستی بە چاوێکی کەم ئەوە تاوانێکی گەورەیە بەسە بۆ مسلمان کەوا بە چاوێکی سووکەوە تەماشای برا مسلمانەکەی بکات. كل المسلم على المسلم حرام چی؟ بزان ئەم سێشتە زۆر گەورەن دەمه وماله وعرضه ئەم سێشتە يعني ئەمەیە ئێستا تەماشا دەکەی يعني لەناو مسلمانان هەیە تعدا دەکرێت يعني مسلمانان خوا پەنا بدات ئەگاتە ڕادەیەکەوە مسلمانێک بکوژێت یان تعدا بکالی لە ناموسی یان پارەکەی ببا مافەکەی ببات سەروەت و سامانی ببات مامۆستایان ئەمە هەر تێکڕای ئەم فەرمودەیە با ئێمە تەسەوڕ بکەین بینە پێش چاوی خۆمان و دای بەزێنە سەر واقع دای بەزێنە ناو کۆمەڵگا ئەگەر ئێمە پابند بین بەم فەرمودەیەوە بۆ نمونە ئەم کۆمەڵگەیە چی لێ دێت؟ خوا ئاسوودە نابێت بەختەوەر نابێت کۆمەڵگەیە خۆش نابێت یعنی تۆ دڵنیابی کەوا مسلمانەکە تعدات لێ ناکە پارە و پول تەیە سەرۆت و سامان تەیە بازرگانی تەیە ناترسی کەوا لە ڕێگەی دزیەوە بێ لە ڕێگەی سوتاندنەوە بێ لە هەر ڕێگایەکەوە بێ تعدا لە پار و پولەکەت بکرێت یان ئەوەندە کۆمەڵگەکە پاک و پوخت بێت تۆ لەسەر ناموسی خۆت نەترسیت. ئیسە لە کۆمەڵگەی وا هەیە مامۆستایان بەڕاستی ئافرەتان ناتوانێت دەرچێتە دەرەوە لە ترسا ئەمە نابێت بەو شێوازە بێت. اینجا بۆیە مسلمانی حەقیقی بەڕاستی ئەبێ ئەم صفەتە ناشرینانە لە خۆی دوور کاتەوە ئەم نەهیانە لە خۆی دوور کاتەوە ئەوەی کە ئەڵڵا سوبحانەهو وتەعالا پێی خۆشە ئەوانە جێبەجێ بکات. ئەمە ئەم شتانە نمونونەکەی لەکوێ دەبینینەوە لە دەوڵەتی ئیسلامی لە سەردەمی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام کەوا بە ماندووبوونێکی زۆر قوربانیەکی زۆر لە مەکەوە کە دەگاتە هیجرەت دەکات دەگاتە مەدینە و دەوڵەتە دروست دەکات بەو شێوازەیە کۆمەڵگەکە. سوپاس بۆ خوا لەو کاتە دوکان و شتواش نەدەخرا دوکانەکان هەمووی کراوە بوو کەس نەبوو ڕقابە ئیلاهی هەبوو بڕا قەڵەمێک بدزێت چکۆڵێک بدزێت نەبوو شتیوا لە زۆر شوێن وڵاتی تریشە ئەو شتانە هەبووە هەتا پابند بوونە بە شەرعی خوای پەروەردگارەوە پێویستی ناکرد کەوا دوکان داخرێت. ئەوەندە کۆمەڵگەکە لە خوا دەترسا تەقوایان هەبوو لە خوا دەترسان ئەمری خوای گەورەیان جێبەجێ دەکرد. بەڵام ئەگەر بێت و پێچەوانەوە بێت پابند نەبن بە شەرعی خوای پەروەردگارەوە ئەبێتە چی؟ ئەبێتە قانونی غابە ئەوەی کە بە قووەتە کێ لە ناوەبات کەوەی زەعیفە ئەوەش ئەیبینین ئەوەش ئەبینین. اینجا ئەمە مانای ئەوەش نییە کەوا بڵێن کۆمەڵگەی مسلمانان بەو شێوازەیە و پەرتەوازەیە خۆ لە ئێستا ئەوانەی کە لە ئەوروپاش دەژێن و وێنەی ئەوێمان بۆ دێنەوە لەوێش یعنی ئەو ژیانە نییە کەوا خەڵک تەماشای دەکا و لێرەوە خۆی کاتە قوربانی و دەدا لە دەریاکان بۆی بگاتە ئەوێ و لە خۆیاتی تر لەوێ بەهەشتە نەخێر شتیوان نییە. ئەوانیش کە ژیانیان پڕی مەینەتی و قوربەسەری و هەموو ینی ناخۆشیەکە. بەڵێ مامۆستایان فەوائیدی ئەم حەدیسە زۆر زۆرە
دەتوان انشاءڵا بگەڕێنەوە بۆی هەر لەوانە کە ئەم فرمودەیەکی زۆر گەورەیە بۆیە ئینسان دەبێت ینی لە کاتی مامەڵەکردن لەگەڵ برا مسلمانەکەی ڕەچاوی ئەو ڕەوشتانە بکات ئەوەی خراپە نەیکات ئەوەشی باشە بیکات. دەچینە ئەو یەک خاڵێکی پێشەوە بچینە سەر حەدیسەکەی تر لێرە شێخ ئیشارەتێ جوان دەدا ڕەحمەتی خوای لێبێ ئەڵێ هەندێک جار حەسوودی لەکوێ ڕوودەدات لە چی حاڵەتێک لە حاڵەتی بڵێن ئینسانێک لەگەڵ برایەکی تریان لە ئیشێکایە لە میهنەیەکایە یعنی ئێستا حتا لە ناو زانایان ئەو حەسوودی هەبووە ئەوەی کە بۆ نمونە ئاسنگەرە لەگەڵ ئاسنگەرێکی تر حەسوودیەکە لەوێ ڕوودەدات ینی قەت نەمان بینەوە ینی مەگەرێکێک زۆر نەخۆش بێ ئاسنگەرێک بێ حەسوودی بە کابراایەکی بۆ نمونە کە ناسێک ببە وانە اینجا ئەوەی مامۆستایە لەگەڵ مامۆستا ئەوەی مدیرە لەگەڵ مدیر ئیتر بەو شێوازە ینی تەماشا دەکەی ئەلەوەیە ئەو حەسوودیە زیاتر دەردەکەوێت تەفاسیری زۆر پێداوە دەچینە سەر دێرش پرسیارێک دەکات دەڵێت چۆن دەتوانین لە حەدیسەکە باسی ئەوە هاتووە کون و عیباد اللهی ئیخوانە ئەم برایەتیە چۆن دەتوانین ئێمە بەرقەراری بکەین لەناو خۆمانە ینی هۆ ئەسبابەکانی چییە دەتوانین بڵێن ئێمە گەر بەکارمان هێنا ئەو برایەتیە بێ وەڵامەکەی ئەڵێ ئەوەتانێ ینی ئەو شتێکەوە هەمووی کە دەبێتە مای ئەوەی کە زەرەر بە براکەت بگەێنێت تۆ بیری لێ مەکەرەوە ئەو برایەتێت ڕوودەدات ئەو برایەتی هەر بە کورتی ئەو برایەتیە ڕوودەدات ینی ئەوەی کە خراپەیە بڵێن تۆ بێی باسی ئەوانە بکەی کە تایبەتە بە براکەتەوە ئەو کاتە چییە ناکۆکی و ناخۆشی و دووبارەکی و ڕوودەدات بەڵام بێی بە پێچەوانەوە باسی چاکەکانی براکەت بکەی ئەو کاتە ئەو برایەتی و خۆشەویستیە ڕوودەدات باسی نقاتی تر زۆر دەکات دەچینە سەر فرمودەی 36 هەر ئەبوو هورەیرە ئەیگێڕێتەوە عن أبي هريرة رضي الله عنه عن النبي صلى الله عليه وسلم قال من نفس عن مؤمن كربة من كرب الدنيا نفس الله عنه كربة من كرب يوم القيامة ومن يسر على معسر يسر الله عليه في الدنيا والآخرة ومن ستر مسلما ستره الله في الدنيا والآخرة والله في عون العبد ما كان العبد في عون أخيه ومن سلك طريقا يلتمس فيه علما سهل الله له به طريقا إلى الجنة وما اجتمع قوم في بيت من بيوت الله يتلون كتاب الله ويتدارسونه بينهم إلا نزلت عليهم السكينة وغشيتهم الرحمة وحفتهم الملائكة وذكرهم الله في من عنده ومن بطأ به عمله لم يسرع به نسبه رواه مسلم بهذا اللفظ. پێغەمبەر عليه الصلاة والسلام لەم فەرمودەیە باسی هەندێک فەضائیلمان بۆ دەکات کە ئیسلام دائیمەن هانمان دەدات لەسەر ئەخلاقی جوان وەکو چی یارمەتیدانی مسلمانان هاوکاریکردن لەگەڵ مسلمانان ئەگەر پێویستێکی بە تۆیە تۆ بێی ئەو پێویستی بۆ جێبەجێ بکەی هەر شتێکیش بکەی بەرامبەر برا مسلمانەکەت چییە بە قازانج ئەگەڕێتەوە بۆ خۆمان ئێستا من یارمەتی برایەک بدەم بۆ خۆم دەگەڕێتەوە لەو حەدیسە ئەومان بۆ دەردەکەوێت ئەگەر تەماشا بکەین پێغەمبەر عليه الصلاة والسلام دەفەرمێ من نفس عن مؤمنين يعني عن برایەکی مسلمانان برایەکی ئیماندار تۆ بێی شتێکی لادەی هاوکارێکی بدەی ئینجا دوای ئەوە پشوویەکی پێ بدەی
ئەو ناڕەحەتیکەوە لە سەرەتی تۆ لە سەری لای بی عن مؤمن كربة من كرب الدنيا ئەوەیە ئینسان تەماشا دەکەی طبیعەتی بەشەر وایە تووشی ناڕەحەتی دەبێت تووشی خەفەت دەبێت تۆ بێ ئەم خەفەتە لەسەر براکەت لابی وای لێ بکەیتەوە یارمەتی بدەیت لەو تنگانە دەری بێنیت کە تۆ ئەمەت کرد کە طبعا ئەمە هەمووی پەیوەندی بە چیوەیە لە دنیا عن من كرب الدنيا نفس الله عنه كربة من كرب يوم القيامة يعني تماشا بكن ما وصل ليرة لدواي برقكي ترشيديت ومن يسر على معسر يسر الله عليه في الدنيا والآخرة بول ليرة باسي الدنيا نكر لبرقية كم من نفس عن مؤمن كربة من كرب الدنيا نفس الله عنه كربة من كرب يوم القيامة واي يعني ليرة تماشا دكي ئەم پیاوە ئەم ئیماندارە هاتووە ناڕەحەتیەکی لەسەر براکەی لا بردووە الله سبحانه وتعالى ناڕەحەتیەک لە ناڕەحەتیەکانی ڕۆژی قیامەت دێتە سەری شێخ کە لای دەبات دێنە سەری ئینشاءالله من كرب الدنيا أي من كرب التي تكون في الدنيا يعني ئەوەی کە لە دنیا ڕوودەدات هەندێک جار چییە ئەگەر لە بابەتەکانی دینیش بێت لە بابەتەکانی دینیش بێ اینجا لێرە قاعدەیەکی زۆر گەورەمان بۆ دەردەکەوێت الجزاء من جنس العمل يعني بزانن لێرە چی کردووە الله سبحانه وتعالى بەو شێوازە جەزای دەداتەوە لە ڕۆژی قیامەتە اینجا ئەگەر بەراوردشی بکەین مامۆستایان يعني كرب ناڕەحەتیەکانی دنیا مقابل ناڕەحەتیەکانی قیامەت بەراورد ناکرێ ناڕەحەتیەکانی قیامەت زۆر گەورەترە اینجا ئینسان تەماشا بکات ینی بە شێوازێک بتوانێت ئەو ناڕەحەتیانەی لەسەر براکەیەتی لای بە تەمای چی بێت ناڕەحەتیەکێک لە ناڕەحەتیەکانی ڕۆژی قیامەت لەسەری لاچێت ئەمە بەڕاستی وەک چۆمڕێ دەسمایەکی گەورەیە قازانجێکی زۆر گەورەیە ئەمش هاندانێکە کە ئینسان یارمەتی برا مسلمانەکەی بدات یوم القیامە چییە یان یومی القیامە بۆ ناینراوە قیامە بەڵێ ئەجا ئەوەیە کە خەڵک لە گۆڕەکانیان هەڵدەستنەوە يوم يقوم الناس لرب العالمين وهروها تقام فيه الأشهاد إنا لننصر رسلنا والذين آمنوا في الحياة الدنيا ويوم يقوم الأشهاد وهروها يقام فيه العدل لويتشيا دادگەری دادپەروەری لەوێ جێبەجێ دەکرێت ونضع الموازين القسط ليوم القيامة فلا تظلم نفس شيئا لبرقي دوام ومن يسر على معسرين يسر الله عليه في الدنيا والآخرة يسر يعني سهل آساني بكات على معسرين أويكوا يعني براستي دسي كرتا قرصة لسري كبتوانين قرزكي بداتو قرزاريكا أما چيا الله سبحانه وتعالى أجر هاتو أم عبدا آسانكاري كرد بو براكي أو ناڕەحەتیە ئەو قورسایی کەوا لە سەرشانەتی لای ببات ئەبێتە مای چی ئەو کردەوەیە وتمان الجزاء من جنس العمل يسر الله عليه في الدنيا والآخرة اینجا ئەمەش وتمان ئەم تەیسیرە ئەم ئاسانکاریە هەم لە پارە دەبێت و هەروەها لە کردەوەکانیش دەبێت و هەروەها لە فێرکردنیش دەبێت و زۆر ئاسانکاری تریشەیە اینجا بۆیە لێرە وت فەرمووی في الدنيا وفي الآخرة دوایە فەرمێت ومن ستر مسلما ستر چییە داپۆشین شاردنەوە وانە وەک چۆن بڵێ سیتارەمان هەیە ئەوەی کە پەردە
وا دەکات ناو ماڵ بە دەرنەکەوێ. مانای لێرەش ئەم سترە ئەوەیە کە تۆ لە شوێنێک براکەت ببینیت کە ئەو کردەوەی کردووە ببێتە مای عیبداری ئەو کەسە، یعنی کردەوەیەک دەکا پێی عیبدار دەبێت ئەگەر کەشف بێ. تۆ لێرە چیەکەی؟ ستری دەکەی و ئەوەش دەگرێتەوە هەندێک جار لە ئەخلاق و ڕەوشتە و هەروەها هەندێک جاریش لە مەسەلەی ئیشکردن و دینداریشە. ستره الله في الدنيا والآخرة، يعني سبحان الله بزان الجزاء من جنس العمل. لێرە ستری کردو لە دنیا، لێرە الله سبحانه وتعالى لە ڕۆژێک لە شوێنێک کەوا پێویستیت بە سترە بەهۆی ئەوەی کە تۆ ئەو ئیشت کردووە، ئەو کەسە ئەو ئیشەی کردووە، من ئەو ئیشەم کردووە، فڵان ئەو ئیشەی کردووە لەبەر خاتری الله، ئەوە الله سبحانه وتعالى لەو شوێنەکە تۆ پێویستیت پێێتی، من پێویستی پێێتی، فڵان پێویستی پێێتی، خوای گەورە ستری دەکات. ئەی مامۆسان ئەگەر ئێمە کەمە بیرکەینەوە، هەر یەکێک لە ئێمە هەر بەندەیەک خۆی دەناسێت، ینی چی دەکات، ڕۆژانە چی دەکات، هەندێک تەقسیرەیە ئەمام الله سبحانه وتعالى، هەندێک جار خوا پەنامامدا شەیطان گۆڕی لێ دەکات، فریوی دەبات. ئەگەر ستری ئەڵڵا نەبێت لەسەر ئەم عەبدانە، وەڵڵاهی ژیان تاڵ دەبێت، بۆگەن دەبێت. بەڵام ستری ئەڵڵا سبحانه وتعالى لەسەر عەبدەکانی زۆر زۆرە. بەڵام هەندێک شەیە بەهۆی کردەوەکانی کەوا ئاشکرای دەکات، ئەوە ناچنە بەهەشتەوە. چێنەوانە؟ ئەوانن کە تاوانەکان بە ئاشکرا عەلەنی دەکەن، ئاشکرای دەکەن، مجاهر شانازی پێوە دەکەن، سۆشیال میدیای پێپڕ دەکەنەوە، ینی کەئەنەوە شتێکی زۆر گەورەیان کردووە، شتێکی زۆر گەورەیان کردووە، فەخری پێوە دەکەن. ئەمە إلا المجاهر، كل الناس يدخلون الجنة إلا المجاهرين. کێیە؟ ئەوانەی کەوا چییە؟ سبحان الله، خوای گەورە شەو ستری کردووە، ئەم دێ بە ڕۆژ خۆی عەلەن دەکات، ئاشکرا دەکات. ئێستا ئەوە شەو ڕۆژی نەماوە، خۆ سۆشیال میدیا شەو ڕۆژی نییە. کابرا لە ماڵ خۆی دانیشتووە یان ئافرەتێکە لە ئەوروپا دانیشتووە، هیچ حەیاکی نییە، شەرمێکی نییە، خۆی دێت ڕوود دەکاتەوە، قسە دەکات، ئیتر ئەخلاقی ئەو خەڵکە ئەوێت تێک بدات و شانازیشی پێوە دەکات، قسەی ناشرینیش دەکات. یان دێت ئافرەتێکە هیچ سنوورێکی نییە، دەهێنە سەر کەناڵێک قسە دەکات، یعنی پێچەوانەی شەرعی خوا، پێچەوانەی عورف و عادەت دێ قسە دەکات. هەندێک شتێ هەر شەرم ئینسانە بێ شەرم لە خۆی بکات. بەڵام کە شەرم نەما فەصنع ما شئت، ئەمەیە هەرچی دەکەی بیکە. ئەوە تانێکەوە ئێستا ڕوو دەدات. ستره الله في الدنيا والآخرة والله في عون العبد ما كان العبد في عون أخيه. يعني تۆ چەندێک من فلان مسلمان لەگەڵ مسلمان چەندێک لە هاوکاری براکەی بێت، یارمەتی بدات، ئەوە الله سبحانه وتعالى یارمەتی دەدات. والله في عون العبد ما كان العبد في عون أخيه. مادام تۆ لە خزمەتی براکەتی یارمەتی دەدەی، کار ئاسانی بۆ دەکەی، الله سبحانه وتعالى یارمەتی دەدات لە شوێنێکەوە تۆ پێویستیت بە یارمەتیە. ئەمە زۆر گرنگە بەڕاستی. ومن سلك طريقا يعني دخله، وەک چۆن بچێتە ناوێەوە. ڕێگا دوو ڕێگایە، ڕێگایەکی حسیمانەیە، ڕێگایەکی معنەوی. حسیەکە ئەوەتانێکەوە تۆ ئێستا دێیت لەکوێوە، لە ماڵی خۆتەوە، لە ئیشی خۆتەوە دێی بۆ ئێرە ئەو دەرسە دەخوێنی. بۆ نمونە من ڕۆم بۆ وڵاتێکی تر بە تەیارە، بە سەیارە، بە کاتی خۆی بە حوشتر، بە ئەسب ڕۆشتون، تەڵەبی علمیان کردووە. باشە، ئەمەیە من سەلەکە طەریقا. ڕێگایەکی تر کە حسیە چییە؟ کە معنەویە، ئەوەیە کە تۆ دادەنیشی کتابێک دەخوێنیتەوە، علم وەردەگریت، دادەنیشی گوێ دەگریت لە بەرنامەیە کەوا علمی تایە، لە یوتیوبێک کەوا علمی تایە. ئەمەش ڕێگایەکە بۆ وەرگرتنی علم. ئەگەر هەر کەسێک ئاوا بوو، نێتەکەشی بۆ ئەوە بوو کەوا جەهل لەسەر خۆی لابە، پاشان ئەو علمە وەردەگرێ و بیگەێنێ، یەلتەمیس فیه علما، ئەی یەطلب علما، زانست وەرگرێ،
سهل الله له به طريقا إلى الجنة. چونکە ئەم کردەوەیە مامۆسایان بەڕاستی گەورەترین کردەوەیە کە ئەویش چییە؟ وەرگرتنی زانستی شەرعیە، وەرگرتنی زانستی شەرعیە کەوا ئەبێتە مایی ئەوەی کە چی بچتە جەنەتەوە، بچتە بەهەشتەوە. سهل الله به طريقا إلى الجنة. یان ئەوەتانی الله سبحانه وتعالى یارمەتی دەدات، کار ئاسانیت بۆ دەکات بۆ ئەنجامدانی کردەوەی چاکە دەبێتە مای چی؟ بچتە بەهەشتەوە، بچتە بەهەشتەوە. ئیتر ئەوە بەهەشتیش معروفە، خوای گەورە بیکاتە قسمەتی هەموو لایەکمان. بەڵێ مامۆستا جواب بداتەوە شێخ. أما العلوم الدنيوية المحضة كالهندسة، بۆ نمونە باسی هەندەسە دەکات یان هاوشێوەی هەندەسە، فلا تدخل في هذا الحديث، يعني أم حديثة نايقريتوا. لكن هل هي مطلوبة أو لا؟ پێویستە یانە؟ بەڵێ پێویستە، ئەو علمانەش پێویستە، ئەو علمانەش پێویستە. مامۆستان بۆ ئەڵێنە چونکە ئەساسەکە ئەمەیە، یعنی سێرەکەی کابرا هەندەسەی وەرەگرێت، طب وەردەگرێت، پسپۆرە، لەخوا ناترسێ، علمی شەرعی پێ نییە، قۆڵی خەڵک دەبڕێتەوە بەهۆی ئەو علمەوە، وانە کابرا سێرەکەی سواری فڕۆکە دەبێ، ئەمرێکی پێ دەکەن، ئەو فڕۆکەیە چیە دێ قەسفی مسلمانان دەکا و قەتڵ و عامیان دەکا، بەڵام ئەگەر لەخوا بترسێ و ئیشە ناکە، وانە یان کابرات سارۆغێک دروست دەکات لەخوا ناترسێ، قمبەلە زەڕی دروست دەکات، هاوشێوەی هێرۆشیما و ئەوانە ڕوو دەدات، هەموو عالەم هەموو بەشەرێت ئەفەوتێنێ و علمە. جا بۆیە ئەو علمەیە کەوا چییە؟ ئەسڵەکە، ئەسڵی علمەکە چییە؟ ئەسڵی علمە شەرعیەکەیە بۆ ئێمەی مسلمانان. ئەوەکان پێویستە؟ بەڵێ پێویستە، پێویستە، هەمووی پێویستە. مسلمان ئەبێ لە هەموو بوارەکانە، لە هەموو علمەکانە دەستی باڵای هەبێ. ئیگەر ئێمە بگەڕێنەوە بۆ عولەمای خۆمان، ینی لێی گەڕێ ئەوانەی کەوا عولەمای شریعەتن، بەڵام عولەمای تریش لە ئیسلامە کە کیمیا، فیزیا، ریاضیات پڕی عولەما بووە. ئەو ئیسلامە ئەسڵەن دین ئیسلام هانمان دەدات بۆچی؟ بۆ وەرگرتنی علم، بۆ وەرگرتنی علم. هل يستوي الذين يعلمون والذين لا يعلمون؟ یەکسان نین. ئەو علمانە ئەبێ هەمووی لە خزمەتی چیا بێت؟ لە خزمەتی دینا بێت، لە خزمەتی مرۆڤایەتیا بێت، نەکو پێچەوانە بێت، نەکو پێچەوانە بێت. پێویستە، بەڵێ زۆر زۆر پێویستە ئێمە تەبیبمانە بێ، مهندسمانە بێ، لە بوارەکانی عالەمی ذەڕەمان هەبێت، ئەتۆمیمان هەبێت، چیمان هەبێت، چیمان هەبێ. نابێ مسلمانان ینی لە دواوە بن، نەخێر، ئەبێ لە پێشەوە بن، لە هەموو علومەکانە بێ لە پێشەوە بن. بەڵام چی پارێزگاری لێ دەکات؟ کەوا فی سەبیللا علمە بەکاربێنێ، علمە شەرعیەکەیە. خۆ هەبێ ئەوەندەی هەبێت کە حەڵاڵ و حەرام بزانێت. باشە مامۆستا. ئینجا دوایی باسی کۆمەڵە کەسێک دەکات کەوا بەڕاستی ئەگەر هات و ئەم ئیشانە بکەن، چوار خەڵاتی گەورەیان هەیە، چوار خەڵات. ئەو کۆمەڵە کەسە کێیە؟ وما اجتمع قوم في بيت من بيوت الله، لە ماڵێک لە ماڵەکانی خوا کۆبنەوە. بزانێت چییە؟ یعنی وما اجتمع، ئیش ئێمانە چییە؟ ئیجتیماع بێت، کۆ ببنەوە. لەکوێش؟ قەوم، ینی کۆمەڵە کەسێک لە ماڵێک لە ماڵەکانی خوا. با ئەوەندە بۆستین. ئەگەر لە غەیری مزگەوتەکان کۆبوونەوە، لێرە کۆ دەبینەوە. ئێستا ئەم مەجلیسە دەمانگرێتەوە؟ بێگومان ئەبێ، ینی ئومێدی ئەومان هەبێ و ڕەجای ئەومان هەبێ کە ئەو حەدیسە بمانگرێتەوە، ئەو حەدیسە بمانگرێتەوە. چی ئەکەن ئەمانە؟ ئیشیان چییە؟ یەکەم یەتلونە کتاب الله، قورئان دەخوێنن. هەر بەسە قورئان خوێندن؟ نە. وەیەتەدارەسوونەه بەینەهم، مدارەسە ئەوەیە کەواتر تۆ بێی ئەم قورئانە بزانین باسی چی دەکات. ئەم تەدریس، یعنی تەفسیرە، تەدەبورە،
اینجا تو ئەو ئەحکامانەیە یعنی ئەمە بۆیە ئەم خەڵاتانی لە دواوە دێت باشە إلا نزلت عليهم چی السكينة دڵنیایی ئاسوودەیی دڵ یعنی دڵیان ئاسوودە دەبێت بەڕاستی ئێتخوا چی مەجلیسێکەیە لە مەجلیسی قورئان خۆشتر بێت مەجلیسی علم خۆشتر بێت ئەمە یەکەم دوای وەغەشیەتهم الرەحمە چی دەوریان دەگرێت نە ڕەحمەتیش یعنی دایان دەپۆشێت نەکو بڵێن دەوریان دەگرێت دایان دەپۆشێت غەشیەتهم الرەحمە ئەمە ڕەحمەتی ئەڵڵایە سوبحانە وتەعالە دوایی وحەفەتهم المەلائیکە دەوریان دەگرێت یعنی تویان چی مەجلیسێکە وذەکەرەهم الله فی من عنده لە هەمووی خۆشتر و گەورەترن تۆ عەبدێکی ئەڵڵا سوبحانە وتەعالە دروستی کردووە نوقسانی چت هەیە نوقسانیمان هەیە خوا دەزانێت لە دڵەکانە چی هەیە چی دەکەین چی ناکەین ستری ئەڵڵا سوبحانە وتەعالە ئەوە شکری خوای گەورەی دەوێت کە سترمانی کردووە لەگەڵ ئەوە تۆ لەو مەجلیسەی ڕۆشتووی بۆ مەجلیسە مامۆسایان چەندێ خۆشە وذەکەرەهم الله فی من عنده ئەم عەبدە وەڵاهی ئەبێ شەرم لە خۆمان بکەین یعنی ئەم عەبدە ئێمە چین بزان بەس لای خوای گەورە زۆرین گەورەین وەکو چۆن پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بە سەحابەیەکی دەشتەکی وتی یا ڕەسوڵ الله ئەجا پێی وتی کێ ئەم عەبدە ئەکڕێ وتی یا ڕەسوڵ الله بەخوا عەبدێکی بێکەڵکم کێ من دەکڕێ ئەوە سوعبەتێک کرد لەگەڵ پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام وتی ولكنك عند الله غالي ئینسان لە دنیا ئەگەر بە چاکی ئەو شتێ سیر بکرێت بەڵام لای خوای پەروەردگار پلە و پایی هەبێ و بە قیمەت و بەها بێت ئەوە موهیمە ئەی ئەو عەبدە چەند خۆشە لە ئەو فریشتانەی کە لە لای ئەڵڵا سوبحانە وتەعالە ئەڵڵا سوبحانە وتەعالە باسی ئەو عەبدە بکات وذەکەرەهم الله فی من عنده بۆ لەبەرەوەی ئەو ئیشانەیان کردووە لە مزگەوتێک لە شوێنێک دانیشتون مدارەسەی قورئان دەکەن لە دوایە دەفەرمێت ومن بطأ به عمله لم يسرع به نسبه یعنی بەڕاستی ئەوەی کە کردەوە فریای نەکەوێ بەخوا پلە و پایە و نەسەب و عەشرەت و بنەماڵە و ئەو شتانە هیچی فریای ناکەوێت ئینسان ئەگەر خۆی کردەوەیکی چاکەی نەکرد بێت ئاوا لەو مەجلیسانە دانەنیشت بێت وەڵا بڵێن کوڕی فڵان و کوڕی فڵانە یان کوڕی دەوڵەمەنە یان کوڕی مەسئولە ئەوە فریای دەکەوێت لە ڕۆژی قیامەت نەخێر ئەوە فریای ناکەوێت مامۆستایان ئین ئەکرەمەکم عند الله ئەتقاکم دەچینە خزمەت فەرموودەکەی تر بۆ ئەوەی زۆر لەسەری نەڕۆین فرمودي سيوحوت عن ابن عباس رضي الله عنهما عن النبي صلى الله عليه وسلم فيما يرويه عن ربه تبارك وتعالى أنه قال إن الله كتب الحسنات والسيئات ثم بين ذلك فمن هم بحسنة فلم يعملها كتبها الله عنده حسنة كاملة وإن هم بها فعملها كتبه الله عنده 10 حسنات إلى 700 ضعف إلى أضعاف كثيرة وإن هم بسيئة فلم يعملها كتبها الله عنده حسنة كاملة وإن هم بها فعملها كتبها الله سيئة واحدة رواه البخاري ومسلم في صحيحيهما بهذه الحروف فيما يرويه عن ربي وباس ما انكر لجارك الحديث قدسية وقوع كيتشيا أما لوحي محفوظ أمشتانا النسرة وإن الله كتب الحسنات والسيئات وهروها ثوابكشي دياري كرا ولا شرعة ثم بين ذلك يعني تفصيلي بيداوة كأم شاكانا وأم خرابانا هموي نسراوة ثم بين ذلك دعاء تفصيلي بيدادات فمن هم بحسنة يعني أم كسا بس نيتي هي هميكي هي ئەوێ چاکێ بکە بەڵام ئەمە بەس هەر لە نەفسە یان عەزم و جەزمیشی لەگەڵایە اینجا ئەوەی بۆ دەنووسرێ ئەبێ عەزم و جەزمی هەبێ مامۆسا
نەکو بەس هەر هەمێک بکات نە عەزمی هەبێکەوە بیکە بەڵام دوایی ناکرێت ڕێگرێکەیە شتێکەیەکەوە مەشغوڵی دەکات نایکات فمن هم بحسنة فلم يعملها كتبها الله عنده حسنة كاملة بطاعتي بوي دنسريا جابويا والهم هنا ليس مجرد حديث النفس لا لأن حديث النفس لا يكتب للإنسان ولا عليه يعني أويك برين وكو خاطريك يا لدلاش علي أو بكم أو نكم أو بكم ما وكتم يجي بونيا لا ولكن المراد عزم على أن يفعل عزم جزم يبي كوابيكات ولكن تكاسل ولم يفعل هندي جار سبحان الله عليك هاك من هلا أمشوا بوشوا نيوش طاو عزم جزم تكردوها بلام تماليك ديت ريقات تو عزم جزم تيا نيت تيا طوابيكي أما بكاملي بطاوتي بيش نقصاني حسنية كد بونس راوا والحسنة تشيا بعشر أمثالها براستي وهروها نكور أوندا هتا حوصت ونكل زياتريش بوي علي أجر وترا كيف يثاب وهو لم يفعل شون باداش ددريته وهيج شتيكي نكردوا لجواب دالين ولام يثاب على العزم ومع النية الصادقة لبروي عزم جزمي هيا وهروها نيتكي راستيشي هيا كوا أو إيشا بكات بوي حسنتكي كاملي بو دنسرية طواوتي بو دنسرية دعاي وإن هم بها فعملها أجر ويستي بيكاو عزمي شي هي كردي شي أو كاتا شيا أو كاتا تكتب 10 حسنات واتا أم جارا بدا شاكا بوي دنسرية لبروي كاركي كردوا والحمد لله أمش لا قرآن دليل بلقايا من جاء بالحسنة فله 10 أمثالها ومن جاء بالسيئة فلا يجزى إلا مثلها وهم لا يظلمون كتبها الله عنده 10 حسنات أمش وعدي الله سبحانه وتعالى وأخوي قورش وعدكي خلاف نية أتا شنوتمان أتا حوصد وإلى أضعاف كثيرة أمش بزي خوا وفضلي خواي بردقارة سبحان الله بس بكردوي كردني حسنيك جماعة صاني ما دتوانين للشركيك هاتشن حسنة بكين شن شاكا بكين أو شاكاني كوا بزمان دكريت أو شاكاني كوا بكردار دكريت وإن هم بسيئة فلم يعملها كتبها الله عنده حسنة كاملة سير أنفض لك سبحان الله عزم جزمي هيا خرابي يبكى بلام نايكات باشا أمنا كردنا هروان رهايا هتا ببيت حسنة آخر أويا نا هاي لبرخوا نايكا يعني هروا شتيك ريقريك هيا نا أويك لبرخوا بيت كنيكرد أو كاتبت شيء أو خرابيا كهمي هي بيكاد أبيتها شاكا بوي كابرا هاتوا همشتكي يعني تخطيط وبلاني دانا ساري بتزيا باشا همشتكي كردوها بلام ريقريا ديو نايكات خو من برخوا وزينينا أو ريقرا وايلي كلو كنيكات كنيكا أما يعني بلي والله كاك من رمد زيا كم شاكيك شبوا بنسري نخير وكردواريال نيخو يطالع نابت أو شتيوانية نا لبرخوا ها كابرا لحديثك هاتوا أويك كوتنا أشكوتكوا تواو بيستي يعني خرابة لقل آفرتك بكا بلام كآفرتك يتر قشتا وحالتي بي بليت اتقي الله وقت عمرك كهرباء قردي قنجك قرايا ولا برخوا وازي لينا زيناكي نكر لقليا إبوه هو أويك تشيا برقاي أشكوتك عندك بكري توا وهروا باقي أو إشكاني تريش جابويا أو هم أو عزم جزمي كأيوية تاوان بكاو بلام لا بيناو خواي قورا نايكات أو خرابيا كنيتي بكا دبيتا شي دبيتا حسنة جاوت شان حالتي كي هي تقريبا شيخ شوار حالتي هناوا لبروي كاتا كمان كما
جينا چوار حاڵەتێناوە کە چی کاتێک ئەو سەیئە الله سبحانه وتعالى کە کابرا خاونەکەی ئێوێ بیکات نایکا لە بەرخوا ئەبێتە حەسەنە بۆی ئەبێتە حەسەنە وإن هم بها فعملها كتب الله شي سيئة واحدة سبحان الله يعني بزانا الليرة أوش هر فضل رحمي خواي بردقارة يعني بزانا ديكات بيك سيئة بوي دنسرية حتى ني سبحان الله نيفرمو سيئة شي كاملة واحدة ولهذا قال الله عز وجل كتب ربكم على نفسه الرحمة أمش بزي الله سبحانه وتعالى أجيني والحديث القدسي شاتوا إن رحمتي سبقت غضبي إن جابويا أم قصي إمام النووي دينين وكتايب حديثك دينين قال النووي رحمه الله فانظر يا أخي وفقنا الله وإياك إلى عظيم لطف الله سبحانه وتعالى ما شابك خواهي قورا منو إيوش توفيق بداد بزان لطفي خوا لسر عبدكاني تماشاي أملا ألفاظا بكن وقوله عنده إشارة إلى الاعتناء بها يعني اشتكشت لا خويتي مش قرنجدانة بو مسألة كاملة وشيء كاملة مش بو تأكيدا ولبواري سيئة كشيدة فرمية كتبها الله عنده حسنة ثم تركها كتبه الله عنده حسنة كاملة يعني سبحان الله بتما إخرابش بك نايكات لبر خواي بردقار خوا بتشاكا بوي دنوسية كاملة بلام كدشيكات سيئة واحدة جابوا الله فلله الحمد والمنة سبحانه لا نحصي ثناء عليه وبالله التوفيق بمشي وازدينا كوتاي واني امرمان داواكارين لخواي پروردگار زياتر لدينا كي شار زامم كات خواي پروردگار اصلاحي حالي مسلمانان كات خوشويستي وبراياتي وتبايب خاطرنا مسلمانان وعزته شكومان بو بقرينتوا واوشي دجمني اسلاما دجمني مسلمانان خواي پروردگار سرشوري بك وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين والسلام عليكم ورحمة الله وبركاته.